دوای تێپەڕبوونی 19 ساڵ بەسەرهەڵاتنی سزادراوێک لە گرتوخانەی هەولێر، هێزەکانی پۆلیس سزادراوێکیان لە کۆمەلگای شاوێزی سەر بە پارێزگای هەولێر دەستگیر کردەوە کە بە تاوانی ڕێگریکردن لە خەڵک بند کرابوو. بەوەمبەستی تەواوکردنی سزاکەشی جارێکی تر ڕەوانەی گرتوخانە کراوەتەوە. پێشتر حکم درابوو ساڵی 1996 دوای ڕووداوەکانی شەڕی ناوەخۆ کاتی ئەوەی گرتوخانەی هەولێرشکا یەکێک بۆ لەو کەسانی کەڕای کرد لە سزن، دوای ئەوەی زۆریان گیرانەوە ئەو کەسە نەگیرابەوە. خۆی ئەو کەسە حکمی 10 ساڵەی هەیە، ساڵێک لە ژوورەوە مابەوە کاتی ڕاکردنی. کافحع کە 19 ساڵ بەر لە ئێستا لە ڕووداوەکانی ساڵی 1996 لە گرتوخانەی هەولێر لەگەڵ ژمارەیەک لە سزادرا و بەندکراوی دیکەدا هەڵهات لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر کرایەوە. پارێزەرێکیش دەڵێت لە ڕووی یاساییەوە ئەو کەسە دەبێت ئەو ماوەی لەسەری ماوە لە بەندینخانەدا تەواوی بکات و لەم حاڵەتەدا پۆلیس دەتوانێت بەپێی یاسا داوایەکی تری بە تۆمەتی هەڵهاتن لە بەندینخانە لەسەر تۆمار بکات. ئەو ماوەیە کە لەسەری مابوو ئەگەر موجبەک هەبوو کە لێکۆڵینەوە کراکە مەسەن ئەو کابراایە کاتی خۆی بە یارمەتی کەسێک مەسەن ڕای کردبوو یانەوە یان بەخۆی چۆن دەرچووە هەر خۆی ڕاکردن لە سجن سزای لەسەرە مادەی یاسایی لەسەرە. کافحع یەکێکە لە هەڵاتوەکانی گرتوخانەی هەولێر کە بەپێی مادەی 442 لە یاسای سزادانی عێراقی لەلایەن دادگاوە سزای 10 ساڵ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا بوو، بەڵام دوای ساڵێک لە بەسەربردنی حکومەکەی لە زیندان هەڵهاتووە. باوتەی پۆلیسی هەولێر دوێنێ ئەو تۆمەتبارە لەلایەن مەفرەزەکانی بنکەی پۆلیسی شاوێسەوە دەستگیر کراوە و جارێکی تر ڕەوانەی گرتوخانە کراوەتەوە. شیراز عەبدوڵڵا، NRT هەولێر.